دائما يعني ئەو زمانە چۆن بتوانین ئەو کللتورە ئەو زمانی خۆمان بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک بپارێزینەویش لە ڕێگەی چەند و خاڵێکەوە دەتوانم بڵێم بیسەلمێنم. سەرەتا یعنی داوا لە بەرپرسانی یعنی حکوومەتی هەرێم دەکەم داوا لە ئەندام پەرلەمانەکانی کوردی کاوانی لە عێراقدان بتوانن یعنی جەخت لەسەرەوە بکەنەوە وەکو منهاجێک وەکو پلانێک لە سەرتاسەری قوتابخانەکانی عێراق ببێتە وانەیەکی یعنی وانەیەکی سەرەتایی و وانەیەکی گشتگیر لە سیستەمێکەوە دەست پێ بکەین کە زمانی کوردی لەبین نەچێ زمانی دایک لەبیر نەچێتەوە. ئەویش چۆن ئەبێ یعنی لە پەروەردە ئەو کارە بکە کە ئەو کارەی کرد ئیدی ئێمە مناڵەکانمان لەسەر ئەو دابوونەریتی خۆمان پەروەردە ئەەکەین و بەڕێوە بین کە بتوانێتن بیپارێزن کەلەتور و زمان و دابوونەریت و هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی تەقالیدی نەتەوەیمانەوە. ئێمە هەموو شتمان والی دەچین کە ئەنەما فێرە ئینگلیزی بین تەواو هەموو شتێک تەواوە نازانین لەولاوە زمانی خۆمان لەبیر دەچیت لەو شتانە. یعنی من بەڕاستی لەگەڵ ئەوە نیمە هەموو منداڵەکانمان یەکسەر بنێرین فێرە ئینگلیزی بی نەخێر دەبیت هەموو شتێکی وا بکەین پێشتر زمانەکەی خۆیان زەبت بە زمانی خۆمان ئەو مەسادرانەمان پێویستە کە بتانین تەقوی بە زمانی خۆمان بکەین. ناکرێ ئەمە بمانێ زمانمان پێش بکەوێ و حکوومەتیش هیچ شتێک نەکات لە ئەوەی مەسادر تەوفیر بکە لە بۆ قوتابیەکان. یعنی دەکرێت ئەمە یعنی احتیمامێکی زیاتر بە زمانی کوردی بدەین.